زانکۆی گەرمیان و کۆمپانیای هواوی لە بواری تەکنۆلۆژیای زانیاری و کۆمونیکیشنی نێودەوڵەتیدا ڕێکەوتنامەیەکیان واژۆ کرد. بەپێی ڕێکەوتنامەکە هواوی ئەکادیمیەکی تایبەت بە تەکنۆلۆژیای کۆمونیکیشنی نێودەوڵەتی ICT و IP لە نێو زانکۆی گەرمیاندا دەکاتەوە و ڕێکەوتنامەکە بۆ ماوەی 3 ساڵە و بە جۆرێکە سەرجەم پێداویستیە لۆجستیەکانی ئەکادیمیەکە کۆمپانیای هواوی دابینی دەکات و سەرەتا بە ئۆنلاین خول بۆ مامۆستایانی تایبەت بەو ئەکادیمیایە دەکرێتەوە و بڕوانامەی نێودەوڵەتی بە مامۆستایانی بەشداربوو دەدرێت. پاشان خوێندکارانی زانکۆی گەرمیان لە بەشە زانستیەکان ئەتوانن بەشدار بن لەو ئەکادیمیایەدا و بڕیارە لە 3 مانگی داهاتوودا تەواوی کارەکانی کردنەوەی ئەکادیمیاکە تەواو ببن. لە ڕووی زانستیەوە پەرە بە توانە زانستیەکانی مامۆستایان و خوێندکارانی زانکۆی گەرمیانەدا لە بواری تەکنۆلۆژیای زانیاری و پەیوەندیەکانە، چکەم کۆمپانیای خاوەن ئەزمموونێکی گەورەیە و مێژوویەکی دەوڵەمەندی هەیە لە بوارەکەدا و لە ڕابردوویشە لە هەندێک لە زانکۆکانی وڵاتانی ترە ئەم ئەکادیمیایی کردووەتەوە. دەرفەتێکی زۆر باش بۆ خوێندکار و بۆ مامۆستایان ڕەخسێنێ و سەرجەم ئەو خزمەتگوزاریە تەکنۆلۆژیانەی کە هەیەی بەبێ بەرامبەر پێشکەشی مامۆستایان و فەرمانبەر خوێندکارانی زانکۆی گەرمیانی ئەکا بۆ سوود لێوەرگرتنی. بۆیە بە هەموو ڕۆکانەوە لە ڕووی ئەکادیمی و لە ڕووی تەکنۆلۆژیشەوە هەنگاوێکی باش ئەتوانێت زانکۆکە باتە پێشەوە کارە کاتە سەرڕانکی زانکۆی شکۆن بەشێکە لەو ڕێکەوتنە زانستیانەی کە ڕۆیڵان هەیە لە پەرەپێدانی زانکۆیە. ئەکادمیە چەند سووری هەیە. یەکەم وەکو گەیاندنی چەند ئامێرێک کارستەیەک بۆ لە بواری تەکنۆلۆژیە لە بواری ئەنتەرنێت و نێتوەرک بۆ زانکۆمان. دابینکردنی چەند پەرتۆ کتێبێک ئەوانە بۆ زانکۆمان لە ڕووی زانستیەوە، کردنەوەی خۆلێک بۆ مامۆستایان بەسەر کوشتاری کۆمپانیای هەواوی، پاشان تاقیکردن پاشان امتحانێک کرێن، دوای ئەوە شەهادە بڕوانامە پێیان دەدرێت. هەروەها ساڵانە 100 خوێندکار زانکۆ گەرمیان ئەتوانن بەشداری بکەن لەم خولە. لە پاش زانکۆی سەلاحەدین و زانکۆی پۆلێتەکنیکی سلێمانی، زانکۆی گەرمیان بووە 3مین ناوەندی ئەکادیمی لاریمی کوردستان کە کۆمپانیای هواوی ڕێکەوتنامەی زانستی لەگەڵدا واژوو دەکات. لەگەڵ واژووکردنیە چووەتە بواری جێبەجێکردنەوە، بەڵام یەک دوو قۆناغیکەی هەیە. قۆناغەکە ئەوەیە ئێمە ئامادەسازیمان بۆ کردووە شتەکە ئەبێ سنتەرێک لە ناو زانکۆ شوێنێکی بۆ دابین بکەین، کۆمپیوتەر و کۆمەڵشتی بۆ دابین بکەین و ئەوانیش لە پرۆتۆکۆڵەکان و سەوایان با بڵێن ڕێکەوتنەکە خاڵەکان ڕێکەوتنەکە کۆمەڵێک ئەجیزە و بابەتی باشمان بۆیان هەروەکو بۆ زانکۆکانی کیانێناوە لە سینەوە. کردنەوەی ئەکادیمیای تەکنۆلۆژیای زانیاری کاریگەری ڕاستەوخۆی دەبێت لە سەر ڕانگی زانکۆی گەرمیان لەسەر ئاسی زانکۆکانی عێراق و هەرێمی کوردستان. شاهۆ ئیبراهیم، گەلی کوردستان، کەلار.